Mr. President and fellow delegates. ڕۆژی دەی کانونی یەکەمی هەر ساڵێک ڕۆژی یادکردنەوەی ڕاگەیاندنی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە لە تەواوی جیهان. ئەو ڕۆژەی تیایدا کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 1948 بڕیاری لێدا و لە چوارچێوەی 30 ماددەدا ڕایگەیاند. لە پێناسی جارنامەکەشدا هاتووە پەیماننامەیەکی نێودەوڵەتیە مافە سەرەتاییەکان بە هەر مرۆڤێک دەبەخشێت بە چاوپۆشین لەوەی ڕەنگ و ڕەگەز و زمان و ئاینی هەرچیەک بێت. بەپێی پەیماننامەی مافەکانی مرۆڤ کە دواتر بووە بنەمایەکی سەرەکی بۆ هێنانەکایی یاسای نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ، خەڵکی دەتوانن بە ئاشتی و ئارامی و بێجیاکاری و لایەنداری ژیان بەرنەسەر. دەوڵەتانیش پابەند کراون بە جێبەجێکردنی بڕگە و ماددەکانی و پێویستە سەرجەم یاسا تایبەتیەکانیان لە چوارچێوەی ماددەکانی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤدا بێت. ئەگەرچی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ بە پەیماننامەیەکی گرنگدا دەنرێت لە بواری جێبەجێکردنی مافەکانی مرۆڤ و ڕەچاوکردنی سەرجەم بنەما بنەڕەتیەکان لە پێناو ژیانێکی پڕ لە شکۆ و ئاشتی بۆ مرۆڤەکان، بەڵام لە هەمان کاتدا پەیماننامەکە نەبووەتە ڕێگر لە بەردەم نەهێشتنی پێشەلکاریەکان و ڕاگرتنی شەڕ و خوێنڕشتن و چەوساندنەوەی ئاینی و نەتەوەیی و ڕەگەزی. هەر لە ئەسایەی ئەم پەیماننامەیەدا چەندین شەڕی گەورە و ماڵوێرانکە ڕوویانداوە و ملیۆنان کەس کوژراون یاخود ئاوەرە بوون. بە ملیۆنان کەسیش لەسەر بنەمای ڕەنگی پێست و ئاین و نەتەوەکانیان تاکو ئێستاش جیاکاریان بەرامبەر دەکرێت و ناتوانن وەک هەر مرۆڤێکی ئاسایی ژیانی ڕۆژانەیان بەشکۆوە بەڕێ بکەن. ئەوەی جێگەی سەرنجە بەشێک لە پێشەلکاریەکان و تاوانەکانی جەنگ و ئەشکەنجەدان و تاوانەکانی دیکەی بەرامبەر مرۆڤ لە لایەن ئەو دەوڵەتانەوە ئەنجام دراون کە خۆیان داڕێژەری ماددەکانی جارنامەکە بوون و ڕۆڵی گرنگیان هەیە لە نێو ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان، یاخود پشتیوانی لەو سیستەم و دەسەڵاتە دواکەوتوانە دەکەن کە وڵاتەکانیان کردووەتە زیندانێک بۆ مرۆڤەکان و هیچ گرنگیەک بە جێبەجێکردنی بنەماکانی پاراستنی مافی مرۆڤ نادەن. بڕیاریشە لە یادی ئەم ساڵی ڕاگەیاندنی جارنامەی مافەکانی مرۆڤدا نەتەوەیەکگرتووەکان کار لەسەر چەند دۆسیەک بکات بۆ داهاتوو، لە نێویشیاندا نەهێشتنی هەژاری و ئابووریەک کە لەسەر بنەمای مافەکانی مرۆڤ بێت، پەیماننامەیەکی کۆمەڵایەتی نوێ بە شێوەیەکی دادپەروەرانەتر هەلی یەکسان بۆ گەنجان، نەهێشتنی نایەکسانی لە وەرگرتنی پێکوتەکان و گرنگیدان بە ژینگە و کەشوهەوای تەندروست و کەمکردنەوەی ململانیەکان. گرنگترین ئەو جەنگە خوێناویانەش کە ڕوویان داوە لە سایەی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ بریتین لە جەنگی دووەمی کۆنگۆ کە لە ساڵی 1998 بۆ 2003 خایاند و 5,400,000 کەس تێیدا گیانیان لەدەستدا، جەنگی ڤێتنام کە لە ساڵی 1955 تا ساڵی 1975 بەردەوام بوو، 3,800,000 کەس گیانیان لەدەستدا. جەنگی ناوخۆیی نەیجیریا کە بە بیافرا ناسراوە و لە ساڵی 1967 تاکو ساڵی 1970 خایاند و 3 ملیۆن کەس گیانیان لەدەستدا. هەروەها جەنگی تیرۆر کە لە دوای ساڵی 2001ەوە دەستی پێکردووە، 2 ملیۆن کەس تیایدا کوژران. جەنگی کۆریا لە نێوان هەردوو کۆریای باکوور و باشوور کە ژمارەی کوژراوەکان گەیشتە 1,200,000 کەس. جەنگی کەنداوی یەکەم لە نێوان عێراق و ئێراندا کە 1 ملیۆن کەس تیایدا گیانیان لەدەستدا. سەرەڕای ڕوودانی چەندین جەنگی بچووکتری وەک جەنگی نێوخۆیی ڕواندا، جەنگی بۆسنە و هێرسک کە سەدان هەزار قوربانیان لێکەوتەوە و سەرجەمیان کەرەستە خاوەکانیان بریتی بوو لە گیانی مرۆڤەکان.